ساڵێکی زۆر ناخۆش بوو. ئەم ستایلی من شێوازی کوردەواری جلەی سلێمانیە لە زەمانی زووە کە بەکار هاتووە بۆ شەوی خەنەیان هەر بۆنەیەکی تر کە ئافرەتە کۆنەکانی شاری سلێمانی لەبەریان کردو و دابوونەرێتێکی کوردەواریە. خۆ بەگشتی حەزت لە جلی کوردی هەیە یاخود بۆم شۆ لەبەر کردووە؟ وەڵای خۆم زۆرم حەز لێیە بەڵام بەتایبەتر بۆ ئەم شۆ لەبەرم کردو. چەندە جلی کوردیوە؟ وەڵای کەمم هەیە بەڵام حەزم لێیەتی زۆر. کەم چەندێکە؟ 4 5 چکەم زۆر کەم لەبەریەکەم ئیشی ڕۆژانە مەجالم نایە لەبەریکەم. ساڵی نوێ نزیکە پلانێت چییە بۆ ساڵی نوێ؟ وەڵای ئیشەڵا بەکاری باشترەوە چینە ناو ساڵێکی نۆ و داهاتوویەکی باشتر. هیچ پلانەکە هەیە تێ بیکەی بڵێ لەم ساڵە ئەمە بەدەست بێنم؟ ئیشەڵا پرۆژەی چۆن بوو بۆ تۆ؟ ساڵێکی زۆر ناخۆش بوو. باشە بۆ لەرچێکە پرسمە لە ساڵێکی ناخۆش بوو هۆکارەکەی چییە؟ ساڵێک بوو کە لەوانەیە بۆ هەنە کەس پڕخەم و ناخۆشی بوو وەنە کەسیش باش بوو بێ ئیتر کە ئەوەی بەشی من کەوتۆ بەشی ناخۆشیەکە بۆ. زۆر سپاس.